سڵاتان لەبێ بیسەران و بینەرانی بەڕێزی ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی دیلمان خسرەوم لە بەرنامەیەکی دیکەی ئێستاتیکاوە هاتمە وڵاتان. هاتوومەتە خزمەت مامۆستایەک کە لە ڕابردوودا خزمەتێکی باشی بە ئەدەب و نووسین و لایەنە عیرفانی و ئاینیەکەش کردووە. ئەم جاریان لەم مانگی پیرۆزی ڕەمەزاندا پێم خۆشە ئەو دەرگایانە ئاوەڵاکەین کە خزمەتیان بە پیرۆزەکانی دین کردووە و بە کۆمەڵگە کردووە. ئەمڕۆ مامۆستا حەمە یوسف وەکو مامۆستای ئاینی قسە و باس لەبارەی وێزگەکانی تەمەن و جوانەکانی ژیانی بەڕێزیانەوە دەکەین. ئوستازی بەڕێز، سپاس بۆ بەڕێزت کە دەرگات بۆ ئاوەڵا کردین و لەم بەرنامەدا بتوانین گفتوگۆ لەگە بەڕێزتا بکەین. بەخێر بن لە خزمەتتانام یاخوا بێەوەی بن خێرداوی سپاس دەکەم. مامۆستا من هەمیشە دەڵێم مامۆستایانی ئاینی لەگەڵ هاوڵاتیان و چین و توێژەکاندا گرەیەک هەیە لە نێوانیانە، دەڵێن مامۆستایانی زۆر جددین. مەبەستە بە جددی چییە؟ جددی لە هەڵس و کەوتی ڕۆژانەدا یان با بڵێن سڵێک هەیە، ئایا سڵە دینیەکەیە یا چییە؟ حەزەکەم ئەمڕۆ ڕوونکەینەوە. بەس پێش ڕوونکردنەوە و پێش ئەو تەفاسیلان دەمەوێت بچمە نێو وێزگەکانی تەمەنی جەنابتانەوە. بزانم مامۆستا وێزگەکانی تەمەنی منداڵی چۆن بەڕێ کردووە؟ بە ناوی خوای بەهێزی دانا کە پایەی بوونی گەردوونی دانا، خوایە کە دڵی پڕ ئارامیە هەر کەس کە دانی بەبوونی دانا. بەندە هەر کتێبێکم چاپ کرد لەم بەینانە بە ناوی وێزگەکانی ژیانم، لە تقریبەن 2 بەرگا تەواوی ژیانی خۆمم نووسیوە لە ڕۆژی لەدایک بوونمەوە تا ئێستا تقریبەن. تر ژیانی هەر کەسێک لەگەلێکێکی ترا جیاوازی هەیە. بەندە باوکم مەلا بووە، دایکم سەیدە بە ئیستلاحی کوردەواری، ئەگەر چی نە بە مەلایەتی ئەمە فیز و دەمارێگەکەین نە بە سەید بوون، چونکە ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم. کەسێک کە باشترین کەسە بەڕێزترە کە لای خوا پارێزکارتر بێ و فەرمانی خوا باشتر جێبەجێ بکە. من ئومێدم وایە کە ئەو باوکو دایکەی من لەو بابەتانەش بوو بن. باوکی من لەگەڵ ئەوە مەلایەکی باشیش بووە، مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەرس لە عولەماؤنا فی خدمەت العلم والدین باسی کردووە، فەرمێ عائشەن فی مەکاسبه غالیبا یا بمەکاسبه غالیبا، بە زۆری بە کار و کاسبی خۆی ژیاوە. یعنی ئیش و کاریشی کردووە، دەرسیشی وتووەتەوە هەموو ڕۆژێ ئیش و کاری چی خەڵکێکی دێ ئەنجامیان داوە. باوکم ئەو کارانشی کردووە و ژیانی خۆی تەمین کردووە و ئەگەر کەسێک خزمەتێکی کردوێ لێی وەرگرتووە و خزمەتیشی نەکردوێ لەسەری نەڕۆشتووە. باشە مامۆستا، من باسم لە وێزگەکانی مناڵی بەڕێستان کرد، وتم حەزەکەم مناڵی بەڕێستان بزانم. بۆ نمونە ئێمە لێرە و لەوێ لە ڕابردوودا لەوانەیە هەندێک یاری و هەندێک بەرکەوتنی منداڵیمان هەبوو بێ کردبێتمان. بزانی مامۆستاش ئەو یاریانەی کردووە یاخود نەخێر، وەکو چینێکی وەکو بەڕێستان دەڵێن کوڕەمەلایەک وەکو دایکێکی سەیدت هەبووە، ئێوە هەر گۆشتان گرتووە بە دینەکەەوە. بەڵێ نە تەبیعیە کە ئینسان هەموو مناڵێک حەز و خوازیاری یاریکردن و ئەو بابەتانە هەیە و منیش هەر خوازیار بووم وەکو باقی مناڵانی تر، مەزرەح داکوتان و وەکو ئەڵێ سێباسکردن و تا هەموو بابەتەکانی تر قراقراکردن و چاوشارکێ و کردوتەوە هەموو بابەتەکان. بەڵام هەوڵم داوە کە ئیشێک نەکەم لەگەڵ کەسانێکە کە جنێوم پێ بدەن، چونکە زۆرم پێ ناخۆش بووە کە بەمە هۆکاری جنێودان بە خۆم و بە باوکو دایکم. ماڵاوی بەمەش پەروەردەیە. چی یاریەکی مناڵیت پێ جوان بوو؟ وەڵڵا یاری مناڵ
مناڵ هەرچێک یاریە و خۆشە بەلای خۆشە ئەمانە بگەڕێنە ئەو یادگە جوانە ینی بەشێکی جوانی هەرمومان لە تەمەنماندا منداڵیمانە وانە و فرسەتێکیشە زۆر جار لە دەستی ئین و نایەتەوە تۆ مەزرع حەزانی چییە؟ بێگومان یەکێک لەو شتانی کە زۆر پێم خۆش بوو مەزرع بوو ئێستا کە بیرم دێ لە دەی ئەمە پیاوێک بوو نەجار بوو چوو بووم بۆ لای کە مەزرعم بۆ دروست بکە بەلایەوە دانیشتم تا دوو مەزرعی سازاند و پێیدام یەکێک بوو لە شتە خۆشانەی کە زۆر سەیر و خۆش بۆ بەلام مەزرعەکەت باش بوو باش مەزرعەکە وەڵاهی مەزرع نازانم خەڵکی ئێستا لەوە ناچێت زۆر ئاگان لێبێ مەزرع هەبوو پیانوت قۆڕقۆڕە کونێکی تێ ئەکرا و ئەم جارە لە ناوەکەی هەڵە کۆڵرا وەختێکە داد ئەکوتا دەنگی لێوە هاتووە ئاسنێکیان پێوە ئاسنێکیشی ئەوە بە ئاسنێکیشان پێوە کرد و ئەیانود ئەگەر ڕۆنی تێبکەی بە شەوە بیخەیتە بەر سایەقە باش دەنگی خۆش دەنگی باشی لێ دێ بۆتر شتێکی تەبیعی بۆ ئێمە و ئێشتانەمان لە کامیانە باش بوو یاریەکان واللهی لەوە ناچێت لە هیچ یاریەکە باش بوو لێکە لەو یاریانەی کە زۆرم کردووە و کەم تیا سەرکەوتوو بووم ئەوە بۆ چۆلەکە بکوژم الحەمدولله پێم نەکوژراوە مامۆستازانی زۆرێکمان حەزمان کردو چۆلەکە بکوژین حەزمان کردو دالاسیکمان پێبێت باشە بەس ئەو فرسەتە خوا نەیاوە ئێستا یعنی دەڵێن سپاس بۆخوا کە خوا نەیاوە چۆلەکە کوشتنەوەوانە هەبوو مامۆستا خۆ لە برسانە بوو چۆلەکە کوشتن کورەنەوەڵا لە برسانە بوو بەڵێ بەڵێ لە برسانە بوو شتێکی خۆش بوو بەلامان و البەتە ڕاو هەمووی وایە بەڵام ئێستا سابت بووە کە ڕاوکردنی ئەو گیان لە بەرانە بەڕاستی تاوانە هەمووی باشە ئەنە شتێکی ناخۆشە باسی ئەو کاتێک کە دێنە سەر تەمەنێکی منداڵی بەجێ دەهێڵیت بەرکەوتنت لەگەڵ چەند هاوڕەیەک تا هەبوو منداڵەکان ئێستا ماونەتەوە ئەو منداڵانی کە بەرکەوتن هەبوو لەگەڵیان زۆر ڕەفیقم کەم بۆتەوە ڕەفیقەکەم بووەتەوە ڕاستی چۆن دوورکەوتونەوە عادەتی نەخێر هەم دوورکەوتونەتەوە هەم فەوتیان کردووە ڕۆحیان شاد بەڵێ بەڕاستی یەکێک لە پیاوە گەورەکان ئەیوت تەمەنی درێژ یەکێک لە موسیبەتەکانی ئەوەتانە خۆشەویستەکانت ئەمرن و لێ دوونە بن من زۆر خۆشەویستم بووە کە لێم ون بوون و ئێستا زۆر کەمیان ماوە تەنها دۆستێکم هەیە ئێستا لە مەریوانە ناوی شەحسێنە و تقریبا نەوەی خاڵۆزاشم بوو ئەوە بە یەکۆ ئەمان خوێند لە دەیەکە بازێشت هەیە نەگوێگر و نە جەنابیشتان ممکن هەر نەزانن چییە گیان لەبەرێک بوو لە بەدەنی ئینسانە پێیانە و سپێ یا ئەسپێ ئەم ئەسپێیە خوێنی ئەخوارد و زۆر زەحمەت بوو ئەم جارە لەبەر ئەوە جلو بەرگی خاوێن و ئەوانش زۆر کەم بوو بەڵێ لەبەر نەکرا نەبوو ئەسڵان زۆر کەم بوو ئەم جارە خاوێنکەرەوە زۆر کەم بوو سابوون و تایت و ئەو بابەتانە خەڵکەکەی ئەو سەردەمەی کە من تیاژیان بە مناڵی زۆرێک کەس پێتیا بوو ئەزیەتیشی ئەکرد مەسەن کەسم بینیوە وەکو شارە مێلورە چۆن هاتوچۆکە ئەوە ئەسپێ هاتوچۆی پیا کردووە باشە بەس دایکە داماوەکان بەردەوام ئەسپیان ئەگرت و ئەسپیان ئەکوشت بەم دوو پەنجاڵەن سپێ کوژە بەڵە توتە برای توتە بەرزەلوتە دۆشاومژە سپێ کوژ ئەسپێ کوژە جاوە مۆسا بەڕێستان زۆر قاڵن لەوەیە نەوەڵا جاو دۆستەمان یادی بەخێر ئەیوت شەحسەینی ناوە ئەیوت هەمیشە وەکو جاران شتێک لە تەمەنا زۆر و گرنگ بوو بێ مهم بوو بێڵەن ئەو فلان شتی لە بیرە ساڵی بەفرە زۆرەکە لە بیرە ئێستا لافاوەکە لە بیرە بە منەڵێ ساڵی سپێ زۆرەکە لە بیرە ئەسپێ زۆرەکە چونکە لە شوێنێکە ئەمان خوێن بۆ مەکتەب چوو بووین لە ماڵێکە جێگەیان کردبووینەوە شوێنەکەمان لە ماڵی خۆمان دوور بوو ئەهاتینە حەوشەکە تەماشای خۆمانمانە کرد ئەو ئەسپێشتانەمان تیا بوو ئەسپەکانمانە کردە کونی دەرگاوشتەکان ئێستا هەمیشاڵێ ساڵی ئەسپێ زۆرەکە لەبیرە ساڵی ئەسپێ زۆرەکە ساڵی چەند بوو مامۆستا وەڵاهی تقریبەن ئەوە من وەکو شاعیرەڵێ لە هەفتا تێپەڕیم و هەفتەیە بۆ دین و بۆ دنیا بە کاری خۆم و کاری کەس نەهاتم
وی چ بێکارم ئەو کاتە ممکنە لە ساڵی 89 تەمەنما بوو 19 ساڵی دا بەڵێ یەخواتە من درێژوی مامۆساییان بەس مامۆساییاتگە جوانە کە بمێنێتەوە یعنی هەرچەنە تاڵی و شیرینیەکە بەس کە کەوتە یادگەوە شیرین دەبێت بەڵێ وانە ئەو ئەسپیانەی کە بەڕێسامازی دەگەن ئەوە تا ئێستا بە خەندە و بەخۆشیەوە باسیەکەی لەوانەیە قورسیەکی ژیان بوو بێت قورسەکە لەوانەیە بۆ مناڵەکە نەبوو بێت بۆ دایک و باوکە داماوەکە بوو بێت کە نەیانتوانی بێت وەڵا شتێک خۆشتان بۆ بگەڕم و هەر لەو بابەتانە پیاوێک بوو خەڵکی منتیقەیەک بوو جۆری قسەکردنی لەگەڵ منتیقەی ئێمە جیاواز بوو پیاوێکی فەقیر بوو جلوبەرگی شڕی لەبەرا بوو ئیشوکاری باش پێنە ئەکرانەیە کرد بوو بەڵێ کورد بوو بەڵێ ئەم جارە هاتە ئەو چەند ئاواییەک و خەڵک ڕێزێکیان لێگرت و نان و ئاوێکیان پێدا هەر ئەو شەحسەین ناوە پێ ئەڵێوە کاکە بۆچی ئیشوکار ناکەی ژەڵێ شێحسەین گیان ئیشوکار چە پیاوێ محتەرەم وەک من هەتیمێ خوێڕی وەک تۆ ئەگرێتە کرێ تا ئێوارە هاتەکنیا ئێوارە پۆڵەکەی ناداتێ پارەکەی ناتێ و ئیکاتە گایە جاز ئەوەی کە زۆر سەیرە ئەو پیاوە کە ئەڵێم ئەوەنە وەزعی خراپ بوو یعنی ئەمبینی کە ئەسپێ بە بەدەنیا وەکو مێلورە سەرەکەوت برادر و دۆستێکم هەیە و یادی بەخێر کە ئایسە زۆر نەخۆشە و نزیکترین کەسم لە تەمەنا ئەو کەسە بووە ئەو کەسەیە کە هەم بە یەکۆ خوێندومانە هەم خزمی یەکترین هەم شیری دایکیم خواردووە و زۆر نزیک پیاوێکی زۆر محتەرەمی بەڕێز ئەو پیاوە چڵکن و ئەسپێدار و ئەوانە داوەتەکە خێزانی شاڵی ئاخر تۆ ئەمە هێنیتەوە ئەسپەکان بەرەڵاکە لە ماڵا ئێمە گیرە خۆین بەدەستی و ئەوش سوێنە خوات ئەڵێ وەڵاهی ئەبێ جلوبەرگێک کە من دائخەم نوێنێکە من بەکارێنم ئەوێ ئەوەی بۆ دابنیت و خواردنی باششمان بۆ لێ بنیت و ئەلای حاڵ ئەوەی پێ قبوڵەکە بەیانیشە ئەو پیاوە ڕۆڵەیە ئەباتە حەمامێک قاتێ جلی بۆ جلوبەرگی بۆ بە لە تەوقی سەرەوە تا پەنجەی پێی وەکو هەموو شتێ هەموو بابەتێک ئەم جارە ئەڵێ بە کابرای حەمامچی ئەڵێ کاکە ئەم پیاوە بشۆرە چەندێکی تێچە دوایی تەقدیم دەکەم هەرچی جلوبەرگی خۆیەتی بیخەرە ناو دەڵخێک و لە شوێنە کابی سووتێنە ئەم قاتەی منیش بکەرە بەری ئەم جارە ئیتر هەرچێکی پێویستە بە تاشین و ئەوانە لە بەدەنیا بۆی فتاش وەڵا بالفعل ئەوەی بۆ کات و ئەو پیاوە کە ئەهاتە دەرۆ خەڵک نەیەناسیەوە ئەمە کێ ئەمە پیاوەکەی جاران بێت سبحان الله یەک هەفتە تەحملی ئەو پاکەی پێ نەکرا فەوتی کرد ئەرێ هەفتەیە تەحملی بیستومە ئەڵەن شێتێک بووە یەک بەنی بەستووە بەخۆیەوە یانە ڕوت و قوت لە زستانە بەنەکان لێو کردوەوە لەرزی لێ هاتووە بەڵێ زستانە وەختە بەنەکان پێوە بەستووە گەرمی هاتووەتەوە هیچ مشکلەیەکی مامۆستاکەواتە یعنی بەڕێستان دەڵێن هەموو زۆری شتەکان لە ژیانە بۆ تاکە کەس نەفسیە بەڵێ زۆر کابرای ئەسپێ کە پاکرایەوە بۆ شێوەی لێ هات بەڵێ ئەی بەداوانە تۆ لەوانێ لۆمەت کردبێ بتوێتت ئەوە پیسە و ئەسپێ و ئەوانێ تا کۆتایەکەی بەڵام بە پاکێکە تەحملی نەکرد بۆ ئاگاداریشتان ئێمە زۆر نیعمەتمان هەیە کە شکری ناکەین لە تەوقی سەرمانەوە تا پەنجەی پێمان هەزاران جیهازی وا هەیە کە دکتۆرێک 30 ساڵ لەبارەیەوە خوێنێ ئەم جارە شتێکی لێ ئەزانێ جیازەکانی بەدەنمان هەموو ساغ و سەلیمن و ئێستا من تەمەنم گەشتووە 70 ساڵ تا ئیسە کەڵکیان لێ وەرەگرم بەڵام شێتێک هەبوو لە علمی نەحوە شتێک هەیە پێڵێن ئەسبابی مەنع الصرف ئەوە کە ئیسم ئەگێڕێ بە غەیرە منصەریف نایڵێ جەڕە و تەنوینی پێوە بێ ئەو هێنا نۆ نەخۆشینی پێوە بۆ ئەو شێتە کوێر بوو کەڕ بوو لاڵ بوو عیب نەبێ قۆڕ بوو مایەسیری هەبوو پرۆستاتی هەبوو یعنی دەوری نەوع هێشتا شێتێکی تریش بوو شێتەکەش هەمیشە لێیەدا ئەوە تەمەنێکیشی تێپەڕاندووە و ئێمەمانانش بە ساغ و سەلەیامەتی تەرمەنێ تێپەڕێنین هەر عادەتی بەشەریش وایە ئەگەر لە ڕۆژێکا دەفتەری ئیسیفادە کەڵک دەفتەرێکی دەستکەوێ شکری خوا ناکا و لای کەسیش باسی ناکە بەڵام ئەمڕۆ زەرەرێ بکە ئەخوا کاکە ئەمڕۆ
زەرەرێکی باشمان کرد مەسەڵەن وڵاهی مامۆستا بەداخەوە بۆ قسەی جەنابە مامۆستا شکرانەکردن وە سپاسگوزاری بۆ خوا و بۆ ئەو نعمەتانەی کە پێیاوی یەکێکە لە سیفاتەکانی مرۆڤی عاقڵ وانە ئەو مرۆڤانەی کە ناشکرن ئەو مرۆڤانەی کە یعنی قەدری شتە باشەکانی ژیانی خۆیان نازانن ئەوانن یعنی ئەگەر ڕاست و دروست بڵێم ئەوانن کە خواناسییان نییە لە خواوە دوورن نەزانی نیشان هەیە وان نەزانی نیشان هەیە وەکو جەنابتان دەڵێن پزیشکێک دکتۆرێک چەندین ساڵ دەخوێنێت بۆ ئەوەی عیلمێک وەرگێ لەسەر ئۆرگانێکی جەستەی مرۆڤێک وانە بەس تۆ ئەم هەموو نیعمەتە گەورە خوا پێیاویت قەدری نازانیت بەردەوام ناشکریش دەکەیت لە ئێستاشدا لێرە و لەوێ دەبینین هەیە لە ڕووی مادیەوە وەزعی باش نییە ناشکری دنیا دەکات خوا چی بۆ کردم خوا چی بۆ نەکردی کاکی من خوا وەکو بەڕێستان دەڵێن لەشێکی ساقە چاوە عەقڵە گوێیە تەرکیزە کۆمەڵگەیەکی باشە کاکە دایک و باوکێکی باشە ئەم هەموو شتە باشانی پێیایی بۆ شکر ناویت بەڵێ ئەوە سعدیە گێڕێتەوە سعدی شیرازی ئەڵێ هەر نەفەسی کی فرو میرود ممد حیات است و چون برمی آید مفرح ذات پس در هر نفسی دو نعمت موجود است و بر هر نعمتی شکری واجب ئەڵێ هەر هەناسەیە کە هەڵێ کێشی بێتە هۆی درێژەدان بە تەمەنت ئەگەر ئەوە نەبێتەوە مردویت وەختێ ئەیدەیتەوە هەناسەکە شادیەک بە بەدەنت ئەگا کەوابێ لە هەموو هەناسەیەکە دوو نیعمەت هەیە و لە بەرامبەری هەر نیعمەتێکیشۆ سپاسێ واجبە جا ئیسە تۆ بیری لێکەرەوە یەک تەمەن خەڵک ئەم هەموو نیعمەتەی خوای بەلاوەیە ئەو هەموو ئەنە خوا پێی بەخشیوە کەچی جارێک نابینی سەرێ بۆ خوا دابنەوێنێت سەجدەیە بۆ بخوا بەرێت من جارێکیان ڕۆشتین بۆ ئەو کێوانی هەورامانە بۆ سەیران عادەتەن ئینسانی موسڵمان هەوڵەدا دنیا ببینێ و هەوڵەدا لە وەختی نوێژە دەستنوێژ بگرێ و نوێژ بکات ئینسانی موسڵمان عادەتێتی وە بیری لێکاتەوە هەوا گەڕین بۆ ئاو لە شوێنەکە ئاوێکی سازگارمان بینی لەو شوێنە دوورا و بەردێکیشی ڕۆ قیبلەت یادانرابوو بەندە و تومە لە هەر کانیاوێ لە کوردەواری بۆ پەرستشی جەنابی باری بۆ نوێژ بەردێکی جواندانراوە نوێژنەکەی کورد نیت ناباری لاری ئەمە بابەتێکی تر شارێکەیە شارێکی فارسی من حەزەکەم چاپێکەوتنەکە ئینشاءڵڵا کەڵکی دینیشی باشی تیاابێ ئەڵێ شەیتەن کڕەن دەشد بە جوز از یەک خەتا نەکرد خود را برای سجدەی ئادەم ڕەزا نەکرد شەیتەن 200 مرتبە بهتر زبی نماز و سەجدە بەر ئادەم و ئین بەر خودا نەکرد ئەڵێ شەیتان کە لە ڕەحمەتی خوا دوورکەوتەوە غەڵەتێک نەبێ نەیکرد ئەویش خود را برای سەجدەی ئادەم ڕەزا نەکرد حاضر نەبوو کڕنووشێک بۆ ئادەم بەرێ شەیتان 200 مرتبە بهتر زبی نماز شەیتان 200 جار لە نوێژنە خوێن باشترە و سەجدە بەر ئادەم و ئین بەر خودا نەکرد ئەو سوژدەی بۆ ئادەم نەبرد ئەم سوژدە بۆ خوایش نابە جا ئەم بابەتە بۆ داوای لێبوردنم هەیە جارێک لە پیشانگەی کتێبە برادەری هات وتی ئەڵێن تۆ کەسێکی خوێنەوار و ئەو بابەتانی و قسانێک خەڵک ئەڵێن وتی من چەندین شاهادەم هەیە و ئەمانە بەڵام نوێژ ناکەم دندێک کاکەما من یەک دوو شعیر بۆ خوێنمەوە ئەگەر ئینشاءڵڵا دوای ئەوە هەوڵت دا نوێژ بکەی شتێ باشە بڕوابێ ئەم دوو شعرم بۆ خوێندەوە کوردیەکە و فارسیەکە وتی ئەوە ئایسەچم بۆ دەست نوێژگرتنەکە و نوێژەکە تەرگنێ ڕەحمەتی لێوێ عامری خێر هەر خێرە مامۆساییان سەلامەت بی ئینشاءڵڵا جا سعدی شیرازی بۆ پەیامە با بڵێن تەندروستەکانی بەردەوام ئەوە ئێمە لە نێوڕۆکی قسەکانە باس سعدی شیرازیمان کرد لە خاڵێکا باسی بەندەکە و خوا ئەکات حەزەکەم ئەوە لای بەڕێستانەوە کە بەندەیەک داوای پاڕێتەوە لە خوا لی خۆش بێ لە تاوانەکانی تەفاسیل ئەمەوێ لای جەنابتانەوە وڵا ئەگەر ئەوە بێت ئەوەی ئەڵێ کە خوا شەرم لە بەڵێ ئەڵێ کەسێک کی تاوانبار دەستێ ئینابەت بە ئومیدێ ئیجابەت بە دەرگای خوداوەند تەعالا بەردارێت کەسێکی تاوانبار دەستی پاڕانەوە بە ئومێدی قبول بوون بۆ لای خوا بەرزەکاتەوە و ئەو نا کەسەکە خراپە خوای گەورە بەزەیی پیان نایەتەوە
جارێکی تر لێپارڕێتەوە، جارێکی تر خوا گوێی ناداتێ، جارێکی تر لێپارڕێتەوە لە دوایە خوا ئەفەرمێ یا مەلائکەتی قد استحييت من عبدي وليس له غيري ئەی مەلائکە من شەرمەکەم لەم بەندەی خۆمە کە غەیری من کەسێکی تری نییە ئەوە ئاگدار بن کە من لە گوناهەکانی خۆش بووم و تەوبەی لێ قبوڵەکەم و ئینشاءڵڵا ئەهلی تەوبە و گەڕانەوە بێ جا ئەڵێ کەرەم بین و لوتفی خوداوەندگار گوناه بەندە کردەست و شەرمەزار ئەڵێ کەرەم و لوتفی خوا ببینە گوناهەکە عەبدەکە کردوێتی ئەوە فەرمێ من شەرمەکەم لە خاڵێکی کەشە هەر سعدی شیرازی بۆ دایک ئەڵێت باسی دایک و درشتیەکانی مناڵەکە یەکات حەزەکەم ئەویش مامۆستا باسکەین جا ئەو بۆچی ئەو پارچەی دایکێکم هەیە بۆتان نەخوێن بۆ نە مامۆستاگیان ئەدەی کاکە ئەو کتێبان کامیان مامۆستا بزانە ئەو دوانە یەکێکیان کامیانە دیوانەکە ئەوەیە دیوانی کاگەنگیان جا بیسەر و بینەر تا مامۆستا ئەو دۆزێتەوە من ئەمەوە بڵێم کە ئامانجی بەرنامەی ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا هۆشیارکردنەوەی کۆمەڵایەتیە و زیاتر پابند بوونە بە و فەقەرە دینی ئەساسیانەی کە دەتوانین هەمومان لەسەر ئەو کۆڵەکە ئەساسیە ژیانی خۆمان ڕێک بخەینەوە ئەم مانگە مانگی لێبوردنە مانگی دڵخۆشیە مانگی ڕزق و ڕۆزیە و مانگی قەدرزانینی ئەو شتە باشانەیە کە لەم مانگەدا بۆ ئێمە فەراهەم کراون لێرە و لەوێ ئێمە لەوانەیە لە پێشووتردا ئەو خواردن و خواردنەوانە هەمووی فەراهەم کرا بە قەدرمان نەزانیم بەس لەم مانگەدا بە ڕۆژوگرتن و بە تاعاتکردن دەزانین کە خوددا چ نیعمەتێکی گەورەی بە بەندەکانی خۆی بەخشیوە و ئەو نیعمەتانەش لە ئەمڕۆدا بە قەدریان بزانین مامۆستاگیان ئەم کتێبە مامۆستا لە ساڵی چەندە نووسیتان هەر بەدەم قسەوە بەندە هەر لە تەمەنێکەوە ئەوڵ لە تەمەنی مناڵیەوە حەزم لە شعر هەبووە ئەمجا وردە وردە شعرم داناوە ئیتر ئەو شارانە کۆبوونەتەوە کەوتونتە سەریەک ئەم دیوانەی لێ دەرچووە بەڵام ئێستا ئەوەنەی تریش کەوتۆتە سەری هێشتا ئامادەمان نەکردەوە بۆ چاپ ئەگەر خوا فرسەت بە ئینشاءڵڵا ئامادە ئەەکەین بۆ چاپ و ئینشاءڵڵا مامۆستا تا دەقەکە ئەدۆزیتەوە باسێکی ڕەمەزانەکەم بۆ بکە لەگەڵ ڕەمەزانەکە یاچوانی مامۆستا ئەمە بەندە خۆم بەڵێ بەڵێ وەڵاهی من بیرم نایە ڕەمەزان بوو بێ و من بە ڕۆژوو نەبووم لە مناڵیەوە یعنی هەر بیرم نایە من ڕەمەزانێک بوو بێ بە ڕۆژوو نەبوو مامۆستا ئێمە لە مناڵیە دایک و باوکمان کە مناڵ بووین هەڵیان نەئەساندین بۆ ڕۆژوگرتن ئەو مناڵن لەسەرتان نییە ئەمە هەمووت ڕۆژوو ئەگرین بۆ باپیرم باشە وا بوو ئێوە ئەوەتان هەبوو کەمتر لای من یانی نەخێرەوە خەبەرتانە بووینی بکەنەوە نەبوو کەم لای من کەم بووە کەم بووە بەس ئەویش مامۆستا نەدۆزرایەوە هێشتا نەمدۆزیوت بەڵێ جارێ ئەمە نامەیەک هەیە بۆ باوک گەر بخوێنەوە خراب نییە ئەڵێ باوکی خۆشەویست هیوای ژیانم فیدات بێ یا ڕەب ڕۆحی ڕەوانم پێڵاوەکانت تاجی سەرسەرم خۆڵی ڕێگاکەت نەجمەی سەرشانم یادت سروری دڵی پەرۆشم بینینت شەوقی دیدەی گریانم دووریت ئاخرین شوێنی دۆزەخە نزیکیت بەرزتر جێگای جینانم بیرت دائیما وتوویرەی دڵ ناوت هەمیشە وردی زمانم سەر و سنەوبەر باخم باڵاتە ڕیشت سمبل و گوڵ و ڕێحانم مێزەرەت شەوقی ڕۆژانی ڕەشمە سەڵتەت سەڵکەری دڵ لە خەمانم چاک چاک چاگەکە چاکت پەرۆشیم گیان فیداکاری چاکی چاکانم مزگێنی دەری بەهەشت مزگەوتت محرابت جێگای نزای شەوانم فەقێتقی تۆکەر کەیف و دەماخم دەرست هۆی گەشەی دین و ئیمانم هەواڵی کوڕی بچووکت پرسی لە بۆ دووریتە گەر پەرێشانم غەرقی ناو دەریای خۆشەویستیتە یەک پارچە لەسەر هەتا دامانم تیری پرپێکی نزات سەرکەوێ لە هەردوو دنیا نابێ دامانم
گیراوی دەستی تەقدیری خوددام کۆچەری دڵخوێن خزم و دۆسانم چون دوورم لە گشت ڕەوشتێکی باش بە شەرم و ئەڵێم کوڕی خۆتان مامۆستا خەرمان بەرەکەت بێ ئیشەڵڵا بەس بە خوێندنەوەکەش هەر سڵکردنەوە لە باوکەکە هەیە حرمەتەکە هەیە بۆ باوکەکە ئەکەناوی باوکت هێنا پایەیەکی گەورەی خێزانە پایەکی گەورەی مناڵە پایەیەکی گەورەی ژیانکردنە و پایەیەکی گەورەی کۆمەڵایەتیە ئێمە بۆ خۆمان کە باوکمان مرد ئەو پەیوەندی کۆمەڵایەتێ نەما وەکو جاران خەڵک سەردانی نەکردین ئەزانی بەس کە باوکمان مابوو بەردەوام ماڵ و خوان و ئەوەمان هەمووی قەرباڵغ خانەخوێ بووین ئێمە بەڵێ باوک ڕاستە ئەو بابەتەی زۆرە بەڵام دایک گرنگترە چونکە دایک خزم و کەسوکارەکان خوشکەکانت کۆکاتەوە کە دایک نەما ئەوە ئەفەوتێ من بۆ هەم بۆ دایک و بۆ باوک باوکی بەندە من 16 ساڵ لەم دیو بووم ئەو لەو دیو بووە نەیشمانەتوانی نە ئەو بێ بۆ لای من نە من بچم بۆ لای ئەو نە پەیوەندێکیش هەبوو وەکو تەلەفۆن و ئەو شتانەی ئێستا بیستومە باوکم وتێتی خۆزگایە شێ دەبووم ڕوم ئەکرد ئەو عێراقە و چاوێکم کەوتایە بە حەمەیۆسف دایکیشم وەختێ من لە ماڵ دەرەچووم لە تەمەنی 56 ساڵی تەمەنی خۆمەکەیترەوە خۆ مناڵ نیم دایکم ئەچووە سەر بەرزاییەک پەنجەرەیەکی تیا بوو ڕێگەکەمی لێوە دیار بوو دەستێ کرد بە سڵاواتدان تا من ئەهاتمەوە ئیتیانێ بە تەماری هاتنەوەی من بوو منش ئەچوومە خزمەتی و ئینشاءالله ئەو عەقڵم هەبووە کە خاچی ماچکەم لە جیاتی هەموو شتێک هەموو جارێ ئەیوت نازانم ئەو شارە هەورامیانەشی چۆن لەبیر بوو ئەیوو ئەلحەمدولله باڵا دیمەوە مەردە بیم جەنۆزێن نەبیمەوە ئەلحەمدولله باڵای تۆم دیەوە من مردوو بووم ئەوە بە تازەیی زیینوو بوومەتەوە ئەوە باوکو ئەوەش دایک ئەمەش دایە مەڵهەمی زاڵمی دەروونم دایە دوای خوا سەبەبی بوونم منت گەورە کرد بە خوێنی جەرگت بە منۆ چەند جار نزیک بوو مەرگت ماوەیە کۆڵ و بەینێ مناڵ بووم لە گشت زانینێ من کرچ و کاڵ بووم بە شیری گەرم و پڕ لە ڤیتامین گەورەت ئەکردم تاک و پێگەیین پاک ئەکردم لە گشت پیسایی شەو پاسەوان بووی هەر بە تەنیایی چەند شەو نخوونی و لایلایەکردن مشور بۆ شێخ و بۆ دوعا بردن قود لێ قرمیش بوون چون من نەخۆشم ناچم بۆ هیچ لا ئەونێمە کۆشم هەزار بە قوربان سەدان گوڵەکەم دەیان هاز و باس فێنکی دڵەکەم ڕۆڵە گیان ئازیز چاوم گیانەکەم بە قوربانت بم کوڕە جوانەکەم ئەوەندە سۆزت هەڵڕشت بە سەرما ئەوەت پاراستم لە سەرما و گەرما تۆ نەبووی تایە یا هەر نەئەبووم یا گەمژە و گەوج و دەبەنگ دەرئەچوو من نەخۆش ئەبووم تۆ ئەتوایتەوە شوێنێکم ئەشکا ئەبوورایتەوە خۆش دوانم تا زمانم گرت بە دارە دارەت ڕێی سەربانم گرت زۆرت بەجێ هێشت ماڵی دراوسێ ئێستا کۆرپەکەم بێکەس ئەترسێ زۆر شتی چەور و خۆشت ئەدامێ کە لێت نەئەکرد تەنانەت تامێ من ئەم خواردن و تۆ ئەدڕوانی لەزەتت ئەبرد زۆر بە ئاسانی من بوو بووم بە تۆ تۆ بوو بووی بە من وها خۆشەویست لە دنیا کە من پاک پاک ئەو شۆریم چاک داتە پۆشیم پەروانەیەک بووی لە دەوری خۆشیم تەنانەت کەوشت باش بۆ ئەسڕیم خفەت ئەخوار بۆ بەرگشڕیم بە هەر شێوەیەک پارەت دەسەکەوت هەمووت هەر بۆ من ئەکرد پاشەکەوت هەموو جار ئەدوت بەخوا کاکە گیان هەموو جار ئەوت بەخوا کاکە گیان بۆ خۆم فلسێکی ناخەمە گیرفان لکی فەقیانەت قاسە بوو بۆ من بار و زەرد نەبم لای دۆست و دژمن دایە تۆ بۆ من وەکو قەڵا بووی بۆم پارێزەری دەرد و بەڵا بووی هەر کەس دارێکی لێ هەڵگرتایە یا جنێوێکیان گەر پێ بدایەم گرتمە لای خۆت ئەبووی بە ئاگر ئەتارانن لێم زۆر لە خۆم چاکتر چەند جار وا قەمای بەدەم و چاومە
پیات هەڵە خوێندم بە خۆم بە ناوما باڵاکەی بەرزە چاوەکەی گەشە خوا لێت بەزیاوێ ئۆخەی لەم بەشە ئاقڵە ژیرە جوانە وشیارە خوێنگەرمە نەرمە کوڕم لەبارە دەربارەم هەر کەس کەمتر شتیەوت بە ئەیڕۆ چاک کردم کوت باش پێ سلمانم ناحەقی نەبوو ڕەحمەت لە قەبری جەنابی ژوژوو ژیشکە ئەیود لە بەچکەم هەتا هەتایە نەرمەڵتر نابێ لەم ڕووی دنیایە گەر بە سەیرانێ بۆ جێیە ئەچووم پاک ئەو شۆری جوان سەر و ڕووم جلوبەرگێکی شۆراوی زۆر جوان بۆن خۆشکراویش بە عەتر و ڕێحان ئەکردە بەرم و قیت ئەکردم ئەم جارە بۆ ناو کۆڕت ئەبردم ئەگەر دایک و باوک خەفەتی مناڵ نەبوایە ئەژیان بە خۆشی 100 ساڵ هەر دایک و باوکێکەوە زویرە بە جوانی پیرە و کزە و کەسیرە زۆر چاکەزانم خەمی مەمانە لە جوانیتانی نەهێش نیشانە بۆ مەکتەب چوونیش یارمەتیت دەدا لە تاریکیدا ئەبوویتە چرام هەموو پێویستیت بۆ ئەهاوردم تا مەکتەبیشت بۆ خۆت ئەبردم هاوڕێی دڵسۆز و پێنیشان ئەدام تا بێتە کۆمەک مەدرسە و ڕێگام خەمی هەڵسان و بە دەرساگەیین خەمی دەفتەر و قەڵەم و نووسین پارەی ڕۆژانە لە بۆ گیرفانم خەمی سەیارە و ماتۆر لێدانم بە کورتی هەرچیم هەیە و ئەیزانم لە چاوی جوانی تۆوەی ئەزانم ئاوا بەم جۆرە بە دەردی سەری بە دەربەدەری و بە کوێرەوەری دائیگیان تۆ بووی بە خێوت کردم کایەک بووم تۆ بووی بە کێوت کردم من جوان و تۆ پیر من کاڵ و تۆ ژیر تۆ کەوان من تیر تۆ موشیر من قیر ئێستا پێت خۆش بوو لە بەردەستا بم بۆ خزمەتکردن دایم وەستابم پێم بڵێ ڕۆڵە هەر تۆ کەسمی لەم پیریەدا عاسای دەسمی کەچی زاڵمی نامۆی بێویژدان منی لە تۆ کرد ئاوا دایەگیان بە ساڵێ جارێ نەشبینی نامم نەزانی لەکوێم نەزانی کامم ئۆف یاخوا هەر کەس دایک و ڕۆڵە لێگەکات جیا ببێ گوڵۆڵە خوایە نزوولەی دایکی کوڕکوژراو جگەر بە دەردی دووریان سوتاو بگاتە لای تۆ و هەقمان بسێنی ناوجەرگ و دڵی زاڵم بپسێنی منیش لە پێناو چاکەتا دایە شەرت بێ هەر ئێستا و هەتایە نەک جارێ 100 جار بە قوربانت بم فیدای وەڵامی بە گیانت بم نایەڵم گەردێ لە دڵت نیشێ خوا یار بێ نابێ پێت بگا ئێشێ وەکو کوڕێ بم گەوج و بەدفەساڵ دایکیان وەدەرنێن ئەم ماڵ و ئەو ماڵ ئەی هەزار ڕەحمەت لە شیرازی بێ شێخ مصلحەدین خوای لێ ڕازی بێ فەرمووی جارێکیان گەنج بووم و مەغرور قیژانم بەسەر دایکما لە دوور بە دڵێشاوی لە گۆشەی ماڵە منی ئەبینی بە بەژن و باڵا ئەیود مناڵیت گەر لە یادە بوو کە بێچارە بووی لە باوەشی من ئێستا ستەمووی لە من نەئەکرد تۆ شێرە پیاوی و منیش پیرەژن یانە چیت هەیە قەزات لە ماڵم هەمووی هی منە ئەی کاکی زاڵم ئەمە پاداشی چاکەکانمە ئێستش خەمی تۆ بەڵای گیانمە دایە بەبێ تۆ ژیانم ناوێ هەر کەس تۆی نەوێ من ئەوم ناوێ دایە خۆڵی پێت سورمەی دووچاوم سرم لە ژێر پێی کەوش دەساوم دایە پێڵاوت تاجی سەرسەرم بینێمە سەرم گەورە و سەروەرم دایە ئەی دەریای پڕ لە دڵسۆزی هەر خوا ئەزانێ چەندان پیرۆزی وەسیەتی خوایە لەگەڵ تا چاک بم ئەگەر چاک نەبم یاخوا چاک بم چەند پەستە لە لام چەند بێقیمەتە چەند سەرشۆڕ لە لای خوا و میلەتە چەند سپڵە و پیس و نمەک نەناسە ئەگەر تێبگا چەندە کەساسە چەند ئابڕوچووی دین و دنیایە چەندە سەرشۆڕی دیوانی خوایە ئەو مناڵەی وا سەری خۆی داخا بە ڕووی پرنووری دایکیا شاخە
ئەو هەموو چاکەی دایکی لەبیرکە خۆی بۆ شەیتان و نەفسی ئەسیرکە یاخوا هەر کاتێ ئەو نەنەفام بم بمەوێ بەگشت دایک و باوکاچم زوانم مۆر کرێ و من کڕ و لاڵ بم جێی بەزەیی بم ئەو نەبە حاڵ بم ساخوایە من و ڕۆڵەی مسلمان پەیڕەوانی تۆ و دەستوری قورئان یارمەتیمان بەی بە درێژایی ژین بۆ دایک و باوکمان پشت و پەنابین گوێڕایەڵی تۆ و دەستوری ئەوان جێبەجێ بکەین تا کاتی نەمان تا لەو دنیایشا لەژێر پێیدایە بەهەشتی خوامان بۆ بێتەکایە خوایە لێم خۆش بە و لەدایە و بابە کە دڵم بۆیان وەکوو کەبابە ئەوان چۆن ڕەحمیان بە من کرد خوایە تۆش ڕەحمیان پێ بکە ئەمە منزایە خوایە بەهەشتیش بە سۆزی ئەوان خۆش و شاد ئەبێ ساخوایە ئامان بە بەخشینی خۆت هەتا هەتایە بەزەیی خۆتمان لێ بکە بەسایە وصلى الله وسلم على سيدنا دايا اي بلي رازا ويسر دايا اتري هناسا خوشتر لسنبل دايا نيوني قاي جوانت سكناي بودل دايا شيري خاوينت خاوينت لا قل دايا اي فداي هناسا دبم دايا روناكي شاوم لانو هناسا دبم دایا روناکی چاوم لانه و نیگای تو دایا درود بۆ ڕۆحی پاکی دایکەکان ئەو بیسەر و بینەرەی کە ئێستا دانیشتۆ بە دیارێمەوە دایکی لە ماڵەوەیە لەگەڵ سوژدەیەکی خواییە وەکو مامۆستا گوتی ڕاپیەکانی دایکی ماچکات هەرگیز باغڕورتان نەبێ لە ئاستی دایکەکاندا من ئێستا ئەو پەڕی ماچی کەم کێلەکەی دایکمە قەبرەکەی دایکمە کە ئەویش لە خەیاڵێکە ناتوانم بە واقعی جارێکە دەستەکانی ماچکەم جارێکە قاچکانی ماچکەم جارێکە دوو قسەی خۆشی لەگەڵاکەم جارێکە دەردەدڵێکی لەگەڵاکەم بۆ احترامی دایکتان ناگرن بۆ لەگەڵ دایکتانە نابن بۆ هاوکاری نابن بۆ ئەوەی کە هەتانە لەگەڵ دایکتانە دەیکەن بە دوو بەشەوە بۆ کە دایکتان ماوە لە ئێستەدا دەبینین دەیخەنە ماڵی براکانەوە دەیخەنە خەڵۆتگەی پیریەوە فڕێنە ماڵی خزم و کەسەکانی ترەوە بۆ وەکو پیاو بە خێوی ناکەن یعنی مامۆستا تۆ منە قوڵ کردەوە قوربانی نووسینەکانە بم دەستەکانە خۆش بێ مامۆستا هەمومان قەرزاری دایک و باوکەکانین من بە 10 سەعاتی تریش دانیشم بە دیار جەنابتەوە باسی دایک و باوک و سۆز و گەورەیەکانی بکەی دانیشم لەبەرەوە ئەزانم بە بەرنامەیەک من ناتوانم هەق بە دایکم بدەم ئەزانم ئەو دەستانەی یاخود ئەو هیلاکانەی ئەو نەخۆشیانەی کە لە ڕابردوودا تووشی ئێمە دەبوو ئەوە دایکەکان بوو لە دوای خواوە شیفای بە ئێمە هەیە ئەزانی مامۆستا وەکو جەنابتان دەڵێن دایک خۆی تاڵیەکەی دەخوارد شیرینەکەی دەکرد بە دەمی ئێمەیە دایک خۆی ئازارەکەی دەچێژە هەوڵیە باشترین شت بۆ تۆ فەراهەم بکات جا ئێستا شعرێکی مەحوین بیرکەوتەوە و ڕەتێکیش هەیە بە دایکەوە و ئەزانم کەمترین کەسیش معنای ئەم شارە ئەزانێ بێ ئەدەبیەکەم لە خزمەتی خەڵکە ئەیڵێم ئەڵێ لەگەڵ گریان و ناڵە حازرە فەریاد ڕەس مەحوی لێبکوو ڕێدەدا پیری تەریقەت تفلی ساوا بێ معناکەی ئابەم شێوەیە جاران ژنان مناڵیان لە ماڵەوە ئەخەوان خۆیان لە دەرەوە لەگەڵ ژنانی ترا دائەنیشتن خوا ئێرتیبات و پەیوەندیەکی دایک و مناڵەکەی وا دروست کردووە مناڵەکە گریا دایکەکە بە مەمکەی ئەزانێ ئەڵێ مەمکەم جوڵە مناڵەکە برسیەتی دوایی ئەڕواتۆ شیرەکەی پێدا جاوە لله المەثل الأعلى مەحوی ئەفەرمێ ئێمەیش وەکو مناڵ بەڵام بە پیری بە ڕیشی سپیەوە ئەگەر بگرین خوای میهرەبان بەزەی پێمانایەتەوە لەگەڵ گریان و ناڵە حازرە فەریاد ڕەس مەحوی لیەبکوو ڕێدەدا پیری طەریقەت تفلی ساوا بێ مامۆستا ئێمە هەندێک جار درشتی دەکەین بەسەر دایکەکانماندا
وردی مناڵیمان لەبیر چوەتەوە. ئەم دریشتیە دایکەکە ئەزانێت کە ئێمە چەند ورد بووین و چەند بە ناز و بە نێعمەتەوە بە خێوی کردین. ئەوەی کە ئێستا تۆزە غەروری تایە دروست کردوین هەمووی نازی دایکەکە بوو. بەڵێ ئەگەر دایکەکە ئەو نازی بە ئێمە نایە ئێمە ئەم پاڵەوانەمان لێ دەرنەئەچوو. وانە مامۆستاگیان دەست و خامەی بەڕێستان یاخوا بەرەکەتی تێکەوێ یاخوا نمونەتان زۆر بێ. دەزانم ئێوە نووسەرن لە بوارە ئەدەبیەکەیە کەم تەرخەمیتان نەکردووە، لە بوارە دینیەکەدا مامۆستایەک و فێرگەیەک بوون بۆ هەر هەمومان. لە ئێستاشدا من بێسەبەب نەهاتوومەتە ماڵەکەی جەنابتانەوە. دەزانم ڕێزداری، دەزانم هەمومان خەرزاری جەنابتانین، دەزانم لێرەوە پەیامێک دەدەن بە هاوڵاتیان و هاونیشتیمانیەکان و هاو زمانەکانمان کە پەیامێکی هۆشارکردنەوەیە. دەزانم ئێمە شتێک زەرەر ناکەین لەو پەیامانەی بەڕێستان کە بینەرێک و بیسەرێک دانیشە بە دیارمانەوە. مامۆستا باسی بڵێن قۆناغێکی دیکەی هاوسەرگیریت بۆ نەکردم. ئەویش بەخواستی ماڵی باوکە بوو یاخود خواستی خۆت بوو؟ ئەوش هەر دیسان ڕەتی هەیە بە دایک و باوکەوە. باوکی من پیر بوو تەبیعەتەن شاعرێشکیش ئەڵێ شەبێ زەفاف کەمتر از پادشاهی نیست ولی به شرط آنکه پدر پسر را کند داماد. ئەڵێ شەوی شایی و زەفاف لە پاشایەتی کەمتر نییە، بەڵام بە مەرجی ئەوە کوڕەکە هیچ زەحمەتی نەکێشابێ، باوکەکە ئامادەکاری کردبێت. ئەمە ئەوە جا من دایکم ئەیزانی باوکم پیرە، ئەم جارە پەلەی بوو بۆ ئەوە زوو ژنم بۆ بێنێ. یانێ من هێشتا تێغم ناوە لە ڕیشم. دایکم هەوڵی تقریبا لە 14 ئەرێوەڵا هەوڵی دا ژنم بۆ بێنێ. ئەم جا سەیرەکەیشی ئەوەیە وەلی بە شەرتی ئەنکی پدەر پسەر ڕاکوونە دامات. من لەو کاتانە ڕۆشتم بۆ دووڕۆ بە خزمەتی شێخ لەوێ بووم. لەوێ خەبەریان پێدام وتیان ئەوی باوکت شاییە کات و خەڵکی لە ئێران و عێراق و داوەت کردووە و تۆ چیەکەی لێرە بە حاڵێ فریای شایە. ئەم خاتونە بەڕێزە بکەسە لەگەڵ ئاژیت. ئەرێ وەڵا شێخی بیارەیش بە ڕەحمەت بێ. شێخ سامەدین نەخێر شێخ عوسمان عوسمانی بیارە. من عادەتەن ئەو کەسانەی کە پەیوەندیمان بە ماڵی شێخەوە بوو بۆ هەر شتێک پرسمان پێەکردم. ئەمجارە عەرزم کرد کە ئافرەتێکەیە و ناوی ڕعنایە. ڕعنا دوو معنای هەیە، معنایان ناخۆشە، معنایکیشان بە معنا لەنجەولارکەرە. ڕعناکەی ئێمە لەنجەولارکەرەکەیە؟ بەڵێ بەڵێ لەنجەولارکەرەکەی. ڕعناکەی ناوێکی خراپە تقریبا خراپە. جا زمانی کێوە مامۆستا؟ هەر لە عەرەبیە ڕعنا بەڵێ ڕعنا بەڵێ ئەرعان ینی پیاوی بەکەڵگنە هاتوو، ڕعنا ینی ئافرەتی بەکەڵگنە هاتوو. بەڵام هەر ڕعنا لە عەرەبیشە هەر بە لە عەرەبیشە معنا لەنجەولار کەر هاتووە. ئەڵێ سەبا بە لوتفە بگو ئەن غەزاڵی ڕعنارە تەفەقودی بکونەت تووتیە شەکەرخارە. ئەمە دلیل و بەڵگەی لەسەر زانیاری و ئاگداری شێخی بیارە لەسەر ئەدەبیات. ئەڵێ سەبا بە لوتفە بگو ئەن غەزاڵی ڕعنارە، ئەی بای بەیانی بە میهرەبانی بڵێ بەو ئاسکە لەنجەولارکەرە. بۆچی جا تەشبیهی جوانەکان بە ئاسکەوە ئەکرێت لە ئەدەبیاتی کۆنا، چونکە ئاسکەکان ملیان بەرزە، چاویان ڕەش و جوانە و بەعزێ لە ئاسکیش لە ژێرملیانە شتێک پەیدا ئەبێ، دوومەڵێک پەیدا ئەبێ ئەخورێت. لەو بەعزێ شوێناکە ئەو نەوع ئاسکانەی تایە بە تایبەتی ئاسکی خەتا و خۆتەن سنگیان بۆ دائەکوتن. ئەو ئاسکانەیەن خۆی پێخورێنن بۆ ئەوە نەجاتیان بێ بەدەست ئەو دوومەڵەوە. ئەوە کە ئەکەوێتە خوارەوە دوومەڵێکە خۆشترین بۆنی سەر ئەرز ئەوەیە میسکە ڕەشیشە. ئەڵێ سەبا بە لوتف بگو ئەن غەزاڵی ڕعنارە، ئەی بای بەیانی بە میهرەبانی بڵێ بەو ئاسکە لەنجەولارکەرە تەفەقودی بکونەت تووتیە شەکەرخارە، سەردانێ بکا لەو تووتیە کە حەزی بە شەکرە. عادەتەن تووتیش حەزی بە شەکرە. ئێمە مادامێ باسی نەوعێ عشق و ئەوانەمان کرد، ئەڵێمە بەسمان عشقی حەقیقی و عشقی مەجازی دروستیشە تا مەجاز نەبوو حەقیق نەمە بۆ
حەقیق بێ مەجاز تحقیق نەمە بۆ کابرایی بڵێن عاشق ئەڵێ هەر خۆم بە قوربان ماڵتان حەسارتان مانگاتان سەکتان چیختان دەوارتان الله مامۆستا شتێکی کە سەرنجی ڕاکێشاوم جەنابتان هەورامی نین نەوەڵا هەورامی لەگەڵ مەولەویات چیەکەن وەڵام مەولەویم بە مەولەوی تاوەگۆزیش هەورامی نەبوو بڵێ تەواوی دیوانی مەولەویم ڕاوە کردووە و ئەم جارە لە بەردەستی ئیسە تۆتوانی لە مۆبایلەکەی شاوەری بگریت و بۆ هەر کوێیەک ڕۆژتی لێ بدەیت تەواوی دیوانی مەولەوی ئەلبەتە چ شعرێکی مەولەویت لا جوان بوو وڵی نازانم ئێمە کاتمان هەیەیان حەزەکەم کات بە مەولەویەکەش بدەم و دواتە تاوایکێت باشە ترسم وڵا ئێستا کاتی ڕەمەزان و تەوبەکردنە و بەڵێ ئەبێ ئینسان عاقلانە مامەڵە بکات لەگەل ژیانە و خۆی ئامادە کات ئەس هەمیشە بۆ قیامەتی بە تایبەتی لە ڕەمەزانە تەوبەکردن شتێکی زۆر جێگەی خۆیەتی جارێکیان من ڕۆشتم بۆ لای پیاوێکی پیری میخداری عالم نەخۆش بوو لێم پرسی خاڵۆ چۆنی فەرمووی سەروەختە ئەدای ئەمانەتمان نەشرە سیاهەی خەیانەتمان ئەڵێ وەختی ئەوەیە کە ئەمانەتەکەم بەمەوە کە ڕۆحەکەیە وەختی ئەوەیە پەروەندەی عەمەلە ناساڵحەکانم لە بەرچاوما بێ بڵێ ئەوەت کردووە منش ئەوەنە سیر بوو بەلام و ئاخۆمە شاری کێ بێ سیرەکەم شاری مەولەویە و پارچە شارێکە زۆر جارم خوێندوەوە هەر لەسەر قەبری مەولەویشە خوێندومەتۆ و خەڵکەکە گریان و بەندەش هەروە ئەڵێ دڵە چەند مەستی و جەمبی نەسەردا چەند کار ئارۆت وستە و ڕەوەی فەردا ئەی دڵ چەندێم سەرخۆشیت کەوت بەسەریەکە چەند کار ئەبوا ئیمڕۆ بکردایە خستە بەیانی دڵە چەند مەستی و جەمبی نەسەردا چەند کار ئارۆت وستە و ڕۆی فەردا شەرتێوم نیەن جەبە و شەرتی تۆ ڕووسیای تەوبەی سەد فەردا نەبوو من مەرجێکم نییە ئەو نە تۆ بەو شەرتی ڕوڕەشی تۆبەی سەد بەیانی ئەبێ ئەمڕوو تۆبەکەم ئەوەی تر عادەتی هەمومان وایە ئەڵێ جارێ گەنجم و جارێ باژن بێنم و جارێ با پیر بووم و کاتێکیش زانیت کاتێککە زانی ئینسان بۆ خۆی تەخەدمەوە وەڵاهی گرنگەوەیە ئەڵێ عاقیبەت خێر بین عاقیبەت خێر بین خەتەری عاقیبەت ناخێریش هەیە هەمیشە بڵێ ئەبێ ئینسان ناگەی لە خۆی گەشتینە قۆناغێکی تەمەنیشەوە دەبێ بە خۆمانە بچینەوە تۆزە زلەیەکی ژیان و تەمەن و ڕابردوو لێمان بدرێت بڵێ هەڵیت بۆ چاکە وانە نەک لەسەر هەڵەکانمان هەر بەردەوام بین مامۆستا هەرگیز لە هەڵکشانی تەمەن دەترسیت وەڵاهی هەڵکشانی تەمەن کۆتا پرسیاریشمە بۆ باشە مشکلە نییە پێم خۆش بوو ئەم کۆتا پرسیارە چونکە بازێ خەفەتم هەیە ئەو شارەی مەحوین بۆ خوێندیتەوە کەم ئەوە بۆ ئەو نە بۆ منە ئەڵێ لە هەفتە تێپەڕیم و هەفتەیە بۆ دین و بۆ دنیا بەکاری خۆم و کاری کەس نەهاتم وەی چ بێکارە جاگەر ئینسان ئەڵێ باشترین کەس ئەوەتانێ عمری درێژ بێ و عەمەلی ساڵح بێ عەمەلی ساڵح لە کوردەواری ئێمە غەڵەتێکی زۆر هەیە لە عەمەلی ساڵحە خەڵک وازان عەمەلی ساڵح تەنهایی ئەو کەسانەیە کە تەسبیحیان بەدەستۆیە کە عەبایان خستوەتە سەرشانیان کە شتێکی سپیان خزوتە ملیان شتێکیان بەرداوەتەوە بە پشتیانە نوێژ ئەکەن ئەوە بەڵام ئەعمالی ساڵح تەنها ئەوە نییە عەمەلی ساڵحە بەڵام ئیرتیبات و پەیوەندی لەگەڵ خەڵکی خوا باشترین عەمەلی ساڵح ئەوەیە ئیسە من هەر لەبارەی ڕەمەزانەوە کابرایەک ئەڵێ ڕەمەزان ئامەد و مارە ڕەمەزان است مارە ڕەمەزان نیستێکی مارە ڕەمەزان است مارە ڕەمەزان استێکی دەرخانە نی ئابەستونی نانست کابرای ئەڵێ ڕەمەزان هاتووە بەڵام من لێ ڕاکەم مارە ڕەمەزان نیستێکی مارە ڕەمەزان است من لە ڕەمەزان ڕام نەکردووە مارە ڕەمەزان است کی دەرخانە نی ئابەستونی نانست لەوە ڕاکەم لە ماڵ و نان و ئاوم نییە و بێ بە ڕۆژوش بم یانێ بە وەک شتێک نەبێ بەخوا پیاوێک بوو بە ڕەحمەت بێ
ئەیوت ماڵمان لە مەسۆ بوو مەسۆدەیەکە لە منتقەی پێنجوێن بەڵێ بەڵێ جاران خورمایەک بوو خورمایەکی زۆر خراپ ئەم هەموو ئەنواع خورماکە ئێستا هەیە نییە لە ناو گێنوایان هێنا تووکی گێنوەکەی پێوە بوو بۆنی ئەکرد ئەمایەوە بەڵێ خراپ بوو ئەڵێت بەعزێ لەو خورمامە کڕیوە لە تەواوی ئەو ڕەمەزانە ئێوارە ئەوەم خواردووە پاشی ئەوەم خواردووە دەبێت چەندێک کەسی چەندێک کەسی هەژار و فەقیری ئاوا ببێ کابراژ فیزەکە دەڵێ بە ڕۆژوم و مامۆستا هەر لەم سلێمانی خۆمانە من شخصێک لەو ڕابردووە ئەستەخۆی لەخوا بەزای وەزعی باش ئەو شخصە بەس باسی باوکی وێ کرد وتی هەموو جارێ باوکمە ڕۆژ بۆ ژێر پردەکە وتی چی گۆشت و با بڵێن شتی ماوە بوو لای ئەوانەوە کە فڕیانەیە ئەم ئەیوت بۆ مریشک و بۆ نازانم چییە بەمەوە ئەهاتەوە ئەیا بە مناڵەکانی ڕاستەکە خەڵکی جاران ئاوا مناڵەکانی گەورە کرد بە پاشەڕۆ و بە شتە فڕێدراوەکان ڕازی و بەس شتێک باتەوە لەگەڵ دەستیا بۆ مناڵەکان ئەوە نیعمەتە باشە قوربانی ئەو خوایە بە ئێمە یاوە هێشتا ناشکرین مامۆستاگیان خەرمان بکەوێتە تەمەنتەوە یەخوا نمونەت زیاد بێت ئینشەڵڵا ئەو تەمەنەی کە کردوتە تەنها ڕقەمێک دەبێت لەگەڵ ئەوەشدا ئەم جوانیی ئەم وانانەی ئەم ئەدەبە جوانەی کە بەڕێستان بە ئێمەی دەدەن دەبێت توانەیەک و ئێمەش دەتوانین بە نەوەکانی دوای خۆمانی سەلامەتێکە عەزیەتمان نای موفق من انشاءالله البته وتم خەمی ژیانی خۆم زۆر ئەڵێم ئەیستا ئەمەیە پارتیە شعر دابنێم بڵێم نەڕووم هەیە بژیم نەڕووم هەیە بمرم ڕووم هەبێ بژیم ئەبێ کەسێکی بە کەڵک بم بە تایبەتی بۆ هەژار و فەقیر و خزم و کەسوکاری فەقیری خۆم کە ئەزانم هەنوو ئیمکانیەتمان نییە یارمەتیان بدەم ئەم جارە ئەڵێم کە ڕووم نییە بمرم لەبەر ئەوە کاروە شتێکیشم پێ نییە هەڵم گرتبێ بۆ قیامەت و ئەوە ئێتر هین ئەڵێت مەولەوی وازان مەحموود پاشا داوای لێ کاڵێ لە ڕەمەزانە دوعای خێرم بۆ بکە ئەویش ئەفەرمێ دوعای خێری بۆ ئەەکەم بەڵام من وێ مزان و کە چێشم کاڵان خەڵکان پێی دوعاوە نەم مەلاڵان خەڵ خۆم من نەزانم چیم کێڵاوە خەڵکی بۆ دوعا لە منە پاڕێنەوە وا ڕەحم بە هەموو لایەکمان بکە ئینشەڵڵا مامۆستا نمونەت زیاد بێت ڕۆژوو تاعاتی ئێوەش قبول بێت خوای گەورە دوورتان بگرێت لە بەڵا و لە خۆشی و دڵخۆشی و ئەو نیعمەتە باشانەی خۆی بێبەشتان نەکات دیلمان خەسە بەجێتان دڵم خواتان لەگەڵ بێت. Mm-hmm.